الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحابته أجمعين. يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون. إيمان دار خۆشەویستەکان، لە شەرحی کتێبمان هەڵبژاردننی 222 گەوهەر و مرواری لە فرموودەکانی هەردوو پێشەوە مسلم و بخاری گەشتینە. فرموودەی ژمارە 106 ناونیشانەکەی بەم شێوازەیە: بۆ ڕۆژوگرتنی سنەت ئافرەت ئەبێ پرس بە مێردەکەی بکە ئەگەر مێردەکەی لە ماڵا بوو. عن أبي هريرة رضي الله عنه أن رسول الله صلى الله عليه وسلم قال: لا يحل لامرأة أن تصوم وزوجها شاهد إلا بإذنه ولا تأذن في بيته إلا بإذنه. رواه البخاري ژمارە 5195 ومسلم ژمارە 1026. واتە دروست نییە یەکێکی تر لە مافەکانی پیاو لەسەر ئافرەت ئەوەیە کە دروست نییە ڕۆژوو بگرێت بەبێ ئیزنی مێردەکەی. دروست نییە بۆ هیچ ئافرەتێک ڕۆژوو بگرێت بەبێ ئیزنی مێردەکەی ئەگەر مێردەکەی لە ماڵا بوو، نەوەک مێردەکەی پێویستی پێبێ. لێرە مەبەستمان ڕۆژووی سنەتە، مەبەستمان ڕۆژووی فەرز نییە، مەبەستمان ڕۆژووی سنەتە. طبعا کاتێک ڕۆژوو دروست نەبێ، ڕۆژووی سنەت دروست نییە بیگرێ. ئەی شتەکانی تر ئەبێ پیاوەکەی قەناعەت بکە. ئەوجا زۆر جار کێشە دروستە بێ لە بین ژن و مێردە، مشکیلە دروستە بێ لە بین ژن و مێردە. لەسەر چی؟ لەسەر ئەم شتە وردانە. ئەگەر بێت و ئێمە حەقەکان بە جوانی بزانین، هەموو کەسێ حقوقی زەوجی وەکو خۆی جێبەجێ بکە لە هەردوو تەرەفەوە، لە تەرەفی پیا و لە تەرەفی ژنەوە، کێشەکان کەم ئەبێتەوە و ئەو کاتە ئێمە ئەتوانین قەناعەت بکەین بە یەکتری. جا ئەمە زۆر گرنگە و مەوزوعێکە لە ڕاستیە زۆر جار سەرکێشێ بۆ هەندێ مەشاکل. فرموودەی ژمارە 107 بەرپرسیارەتی لە ئەستۆی هەمووانە، یعنی هەر کەسێک بەش بە حاڵی خۆی بەرپرسیارەتی و مەسئولیەت لەسەر شانێتی هەر کەسێک بە پێی ئەوەی کە پێی سپێرراوە، هەر کەسێک بە پێی ئەوەی کە پێی سپێرراوە. عن ابن عمر رضي الله عنهما، خۆی و باوکیشی هەردووگیان سەحابەی پێغەمبەر بوون صلى الله عليه وسلم. عن النبي صلى الله عليه وسلم قال: كلكم راع، يعني هر کەسێک لە ئێوە، یان هەموو کەسێک لە ئێوە بەش بە حاڵی خۆی سەرپەرشتیارە، شوانە، هەر کەسێ بە پێی ئەوەی کە پێی سپێرراوە. وكلكم مسؤول عن رعيته، هر کەسێک لە ڕۆژی قیامەتە مەسئولە لەوەی کە پێی سپێرراوە. مەسئول لە زمانی کوردیە یعنی بەرپرسیار، یعنی لە ڕۆژی قیامەتە بەرپرسە لە بەرامبەر خوای پەروەردگار. مەسئول لای ئێمە ئیمڕۆ یعنی کابرایەک کە کەس نەوێرە قسەی لەگەڵا بکە، یعنی عکس ڕێک عکسۆ بۆ تۆ. مەسئول لای ئێمە ئەوەیە کە کەس ناوێرە قسەی لەگەڵا بکە، بەس مەسئول لای خوا یعنی لە حەقیقەتە لە دینی ئیسلامە مەسئول یعنی بەرپرسیارە لە هەر کارێک لە ئەستۆیەتی و جێبەجێی نەکا بە جوانی. لێپرسینەوەی لێ ئەکرێ. والأمير راع، ئەمجا پێغەمبەر صلى الله عليه وسلم لە دەرەجە بەرزەکەوە دێنێتی خوارەوە. هەمووتان بەرپرسن، هەمووتان بەرپرسیارن، هەر کەسێک لە ئێوە بەرپرسیارە. لە ئەمیرەوەی هێنێتە خوارەوە. ئەمیر کێ؟ ئەمیر یعنی ڕئیس جمهوری، یعنی سەرۆک وەزیران، یعنی مەلیک و پادشا. لەبانەوە کێیە؟ ئەوە دێنێتی خوارەوە. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ: والأمير راع، ئەمیر شوانە. هەر کەسێ ئەگەر کار خرا بەردەسی، شتێک لە ئەمری ئومەتی ئیسلام خرا بەردەسی و بە جوانی معاملەی لەگەڵا نەکرد، لە ڕۆژی قیامەتە بە سەرشۆڕی بەڕیسوایی ئەدێتە بەرامبەری خوای پەروەردگار. هەر بەرپرسێک ئەگەر مەسئولیەتێک لە ژێر دەستیا بێ بەڵام ئەهلی ئەوە نەبێ،
من ئەگەر ئەهلی مەسئولیەت نیم بۆ وەریەگرم، ئەگەر ئەهلی مەسئولیەت نیم بۆی خەمە سەرشانی خۆم. لە حەدیث هاتووە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێت داوای مەسئولیەت مەکەن، چونکە ئەگەر داوای بکەن و پێتان بدرێ دوایی خوا ئەتانداتە دەستی خۆتان، بەڵکو با بخرێتە سەرشانتان بۆ زۆر بیدەنە ملتانە. لە زمانی پیاوچاکانیان ئەهێنا بە زۆر، ئەیانوت ئەبێ ببی بە حاکم، ببی بە قازی، ئەوی شەویت نایکەم ومانە، ئەیان خستە ژێر دار لیانیان ئەدا بۆ ئەوەی ئیلا ئەبێ وەری بگری، تۆ وەری نەگری کەیتر وەریگرێ. کاتێ بە زۆر خراوە سەرشانت ئەو کاتە کە ئەگەر وەرت گرت خوا یارمەتی دەرتە، خوا یارمەتیت ئەدا. بەڵام ئەگەر تۆ ئەهلی ئەوە نەبیت، سێنگت دەربڕی، ڕسمت هەڵواسی لە کۆڵان و لە هینەکانەکە کە من هەڵبژێرن، ئەی طبعا خوا داتە دەستی خۆت. هی ئەوەیە وا یەک دەنگیان ناجح نابن، چونکە ئەمان سێنیان دەربڕی و خوش دایانێ دەستی خۆیان. بەڵام ئەگەر تۆ بە زۆر بیدەنە ملتە بڵێن کاکە ئەمە ئەبێت تۆ هەڵی بگری، ئەیشەڵێ بابە من پێم هەڵناگیرێت، ئەبێت تۆ هەڵیگری، ئەو کاتە خوا یارمەتیت دەدا. كوابو كلكم راع وكلكم مسؤول عن رعيتي الأمير راع لبرسراوة للروش قيامته حركسيك إمام عمر رضي الله عنه خوالي الرازي بكاتب بخليفة أترسا أيانود بو أونا أترسي أي فرمو والله خطوة بقدرت وأنا عدالتك أي فرمو آخرها عدالة أولية بس أو إلى برد شاوتايا بيكي أترسم بزنيك لعراق خويا لمدينة بزنێک لە عێراق ڕێگاکەی بۆ چاک نەکرابێ قاچی لارۆ بوویەتەوە قاچی بشکێ خوا محاسبەم کا لەسەری. لا حول ولا قوة إلا بالله. بزنێک خۆیان لە مەدینە، بزنێک لە عێراق ڕێگاکەی بۆ چاک نەکرابێ قاچی لارۆ بوویەتەوە قاچی بشکێ خوا محاسبەم کا لەسەری. داخۆ ئەمانە لە لای خوا ئەڵێن چی لە ڕۆژێکا سەدەها کەس لەسەر ئەم جەعدە و ڕێگاوبانانە بە سیارەکانیانە وەرە گێڕێن و کێشەیان تووشە بێ و سیاریان تای ئەتەقێ و دەعمەکرێت و ئەمانە ئەڵێن چی لای خوا؟ بەس پێم بڵێن ئەمانە لای خوا چی ئەڵێن؟ چون جوابی خوا ئەدەنەوە ئەمانە. لا حول ولا قوة إلا بالله. والرجل راع في أهل بيته هەر کەسێک لە ئێمە مەسئولین لەسەر ماڵ و مناڵەکانی خۆمان، هەر کەسێک لە ئێمە مەسئولین لەسەر ماڵ و مناڵەکانی خۆمان. لە ماڵەوە ئەگەر ژنەکەت لاریەکی تیابێ، ئەگەر مناڵەکانت لاریەکی تیابێ بێدەنگ بی محاسبە ئەکری ها وا نەزانی ئاسانە. ئەگەر بێدەنگ بی محاسبە ئەکری، مەڵێ بێ دەسڵاتم، مەڵێ ژن دەسڵاتی لێم سندووە، مەڵێ مناڵم گەورە بووە من چاریان ناکەم. کابرا هەر چاری مناڵەکانی نەکرد، هەر نەیکرد، سەیرێ کرد هەموو ڕۆژ یاڵە باوە با بڕۆین بۆ سەیران، باوکیان دەرەکرد بۆ سەیران، کاکە گشتی یەک تەڵخۆی ڕازاندەوە لەو دەشتە دەستیانەکرد بە بەزم و بالۆرە. ئەم باوکەم خەفەت خەریک بۆی کوشت. ڕۆژێ وتیان یاڵە باوە خۆت ئینکەوە ڕۆین بۆ سەیران، تی باشە خۆتان حازرکن. ئەوان گشتیان یەک تەڵخۆیان حازر کرد، باوکەش فانیلەی عەلاقە و شۆرتێکی کردە بەر دەرچووە لە ماڵە. هەی باوەش چییە ئەمە بۆ وای تەخۆشیەت نەبووی تامە؟ وتی کوڕم من شێت بووم یایەوە شێت بوون، من ئێستا بەم شێوە دەرچم هیچ عیبێک نییە، عورەتم داپۆشراوە و تەواو، هیچ عیبێک نییە. بەس سەیری خۆتان کەن، بەس سەیری خۆتان کەن. بۆ من عیبە شۆرت بکەمە، بۆ ئێوە عیب نییە سترێژ لە پێتان هەبێ. بۆ من پیاوم هیچ کەسێ شەهوەتی بە سێنگی من هەڵڵاسێ، بەڵام ئێوە سێنگتان ڕوت کردو و مەمتان هابە دەشتەوە. ئێوە یەک تەڵقشتان کاکە ئەوەی کە ئەیبینین لە بازاڕەکانە، ئەوەی ئەیبینین لە شوێنە گشتیەکانە، ژن و کچی کێ؟ من یعنی پرسیار لە ئەهلی مزگەوت دەکەم، پرسیار لە خەڵکی تر ناکەم. 10,000 کەس دێ بۆ لە سمود دێ بۆ نوێژی جمعە، 10,000 کەس، 10,000 پیاو ئەگەر غیرەت بیگرێ، 10,000 گەنج ئەگەر غیرەت بیگرێ، یەک کچی ڕوت لەم شارامێنێ، گشتی کچی من و توێ، گشتی هەر خۆی کچەکەی ئەهێنێ بۆ بازار، خۆی هالێ حاجیە کەشی لێگاوتە کچەکەی وە ڕووتی وەناوە، یا ژنە خۆی ڕەفتەیەکی سپی دا و کۆڵەوانەیەکی کردەتە و کەس لێری ناکە، خۆی پیرە عمری 70 ساڵە، کچەکەی 90 ساڵە هێنایەتی عەرزێکە بەناو بازاڕی سلێمان.
كلكم راع وكلكم مسؤول عن رعيته. الأمير راع وهو مسؤول عن رعيته، والرجل راع في أهل بيته، والمرأة راعية في بيت زوجها وولده. جنش لماڵەوە بەرپرسیارەتی هەیە، ماڵی پیاوەکەی هەڵە ژێردەستیە، پارەی سیارەی ماڵی ئەوەی کە هەڵە ژێردەستی ئەمە مناڵەکانی پەروەردەکردنی مناڵەکانی ئەمە هەمووی مەسئولیاتە کاکە. چەند زەحمەتە پیاو لە ماڵ دەرەچێ ژنەکە جوێن و مناڵەکانیەدا و باوکی مناڵەکانیەدا. بیستمانە تۆ بەخوا ئایسە بەم کۆڵانە تێپەڕ ببە گوێت لێ ئەوێت ژنێک دێتە دەشت و جوێن و مناڵەکەیەدا و باوکی مناڵەکەیەدا. لا حول ولا قوة إلا بالله. ئەمە مەسئولیەتی ماڵ هەڵەگرێ. فكلكم راع كوابو هركسيك طبعا هركسي للروايات تراتو عليه جنج مسؤول لسر باري باوكي لدكانكي باوكي آياتي كاسبية كات باري باوكي على جردسي ايشي بيواكا مسؤولة هركسيك وبيتو انا اوي هالا جردسي تو مصروف دبو اكري تلبي لزانكو اخواني لهرشونك اخواني تلبي مصروف دبو اكري مسؤوليات لسر شانت باوكت مصروف دبو اكا عزيت اخوان ماندو ابي يعني اما هموي مسؤوليتها قرتو ئیشەکەت بە جوانی ڕێک و پێک نەکەی، ئەگەر نەخوێنی هەوڵ نەدەی کۆشش نەکەی. وكلكم مسؤول عن رعيته فكلكم راع وكلكم مسؤول عن رعيته. إمام بخاري جمارة 5200 وإمام مسلم جمارة 1829. فالمدي جمارة 108 عن أبي مسعود البدري رضي الله عنه عن النبي صلى الله عليه وسلم قال: إذا أنفق الرجل على أهله نفقة يحتسبها فهي له صدقة. إمام بخاري 55 إمام مسلم 1002. أجر إنسان مصروفێکی کرد بۆ مناڵەکانی بۆ ژنەکەی بۆ کوڕەکەی بۆ کچەکەی مەصروفی کرد، ئایا ئەم مەصروفە سەدەقەیە؟ بەڵێ. پێغەمبەر صلی الله علیه وسلم حتى لە حەدیثا فەرمێ ئەگەر بیکاتە دەمی ژنەکەیەوە ئەو تیکە نانەی وایە کەیتە دەم ژنەکە تۆ سەدەقەیە بۆ تۆ بەخێر ئەنووسرێ. مەڵێ هەرچی ئەیکەم لە دەشتەوە لە دەرەوە ئەوە سەدەقەیە، بەڵکو ئەوەشی لە ناو ماڵیشا بۆ مناڵەکانی خۆت سەرفەکەی سەدەقەیە. کەوابوو حتى لە حەدیثا هاتووە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ باشترین سەدەقە خەیر السەدەقەتی کامەیە؟ ئەوەیە بۆ عایلەکەی خۆت سەرفەکەی ئەگەر پێویستیان پێبێت تا عایلەکەت پێویستی پێبێت دروست نییە بیدەیتە غەیری عایلەکەی خۆت. ئەمە باس زەکات ناکەم براینە، من باس خێر و سەدەقاکەم. زەلام هەیە لە دەرەوە يعني علي حاتمي طيه سخي علي حاتم عروك حاتم ابخشيه بملا وبولايه بس من علكاني لمالو دزيكن من علكاني اخلاقي انا دزداوا. ابو سفيان هندي جنيهات بيعد بداتا بيغمر صلى الله عليه وسلم بيعتك لسر أوبو أن لا يشركن بالله شيئا ولا يزنين ولا يسرقن ولا يقتلن أولادهن حتى أخير. جايش مسألة السرقة فرمي يا رسول الله يك مسألة هي الليلة فرمي شيء فرمي أبا سفيان رجل شحيح بخيل رئيس عشرته ها أبو سفيان قوري قريشة سيك يعني بيري ليه بكروا رئيس عشيرته يعني بياوكي قوريه قوري قريشة رجل شحيح رزيلة لماله الرزيلة بو خلق باشا بس لماله الرزيلة أي أجر من أجر دزيلي أنا كم من على لبرس أمرك همو جاري أبي لجيرفاني بارا دركم أنا نايدا بير. لا حول ولا قوة إلا بالله العلي. والله من هني كاس تلفون بوكات جاري واحد الإمام وسابيا وكم ما شاء الله أو باركيتي بيمشي بشان ده والرسم باركي على فلان شونا الزعلم أخوي نازل من الزعلم على فلان شونا بس نازل ليه در كم ترسم قنا أحبار بم الله في علم بارا ولا بارا منيه بلا مع العلم بارشي هي من ليرة ملاحظيك يعني حسكم بزانين قشتمان اقتصادي كردن واجبة يعني بياو أبي اقتصادي بي بلا رزيل نبي اقتصاد أويا توبة بي بيويز بمالو من على الصرف يكي بو بي بيويز بلا رزيل أويا ناتشار يعني كي دزيب كان أما فرقك ايه اقتصادي بيويسته هموما مقتصد من هين أويا مس كرد ناوته هيج شوكا كرد اقتصادي نية معقولة
لە هەفتەیەکە 4 جار بچێ بە سەفرە من گەورە بووم ژنم هێنا تەمەنم بوو بە 30 ساڵ تەمەنم بوو ئیسش لە ژیانمان 2 جار باوکم بردمێتی بۆ سەفرە هەموو عمرمان ئێستا هەموو هەفتەیە 4 جار بچێ بۆ سەفرە هەر ڕۆژێک کە دەرەچی بەس بنزین 50,000 سەرفەکەی ئەمە چییە؟ ئەمە پێ ئەوترێ چی؟ ئەمە پێ ئەوترێ زیادەڕەوی ئەمە پێ ئەوترێ تەبذیر ئەمە پێ ئەوترێ ئیسراف بەڵام تو قەیچێکە لە بەهارێکە لە ساڵێکە 2 جار بەهاران دەرێکە برا لە ساڵێکە 5 جار دەریان کە ئیسراف لە میوانداریە ئیسراف لە کەلوپەلە ئیسراف لە هەنیە کەسێ تەسەور ئەکەن لە مۆڵ نەوێت شت ناکڕێ ئەڕۆ بۆ فاملی مۆڵ شتەکڕێ خوا برا هی ئەوەیە وا پارە بەش ناکە برا ئەنا پارەکە زۆرە بەڵام بەس کە بەشمان ناکە جا تو ئەوەی کە سەرفیەکەی بۆ مناڵەکانت بەبێ ئیسراف سەرفیکە و پاشەکەوتیشان بۆ بکە برای نەبەیانی لێتە قەومی بەیانی تەعزیە دێتە سەرا نەخۆشی دێتە سەرا هەزار شت تو ئەبێ هەندێک شتت خسوێتە لا هەندێک پارەت خسوێتە لا زۆرێ لە مسلمانان هەر نەخۆشەکە و یەکسەر دەستەکە نە سوڵ هاوارێن لێ بەرزە بێتەوە کاکە بۆوە ئەەکەی ئەی کاکە نیمە مام ئەی قەینا تۆ مانگانە چەند وەرەگرت وەڵام مانگانم ملیۆنەوە نەمەوەرەگرت ئەی قەینام ملیۆنێکت وەرەگرت چەند مناڵت هەیە وەڵا 2 مناڵم هەیە ئەی قەینا تۆ ملیۆنێکت وەرەگرت خانووت هەیە سیارەی هاکەزایەتیش هەیە ئەی قەینا نەدەتوانی پاشەکەوت بکەی فرمودەی ژمارە 109 ماڵ و پارەی زەکات و سەدەقە لەسەر پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم و کەس و کارەکەی حرامە يعني پیغمبر صلى الله عليه وسلم واهل بيت پیغمبر صلى الله عليه وسلم پیغمبر خوا صلى الله عليه وسلم وآل بيت پیغمبر خوا صلى الله عليه وسلم كبريتين لبني مطلب وبني هاشم أمانة پارەی زەکات و سەدەقە لەسەریان حرامە یعنی نادرێ پێیان بۆچی لەبەر ئەوەی خوای تەعالا لە قورئانە هەموو پێغەمبەرەکان وتویانە ئین ئەجریە ئیلا عەلی الله من کاتێ باسی دینتان بۆ کەم ئەجرەکەم لەسەر خوایە بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم خوا حرامی کردووە زەکات و سەرفترەی خەڵک وەربگرێ عن أبي هريرة رضي الله عنه قال أخذ الحسن بن علي رضي الله عنهما تمرة من تمر الصدقة فجعلها في فيه فقال رسول الله صلى الله عليه وسلم كخ كخ ارمي بها أما علمت أننا لا نأكل الصدقة إمام بخاري جمارة 1491 وإمام مسلم جمارة 1069 يعني حسن كر علي رضي الله عنه أو خرماي خسدمي في غمر صلى الله عليه وسلم فرمي كخ كخ يعني بيسا بيسا نك لبروي هناك بيسا زكاتك نا فرمي بوتو نابي بوتو حرام إيسا جاراش تهي باكا بس بو من بيسا بو من بيسا شو كلا من حرامة بويا أفرميت شبكا خوتي لي بباريزا نوك أما هي زكاة به نوك أم خرمايك كوتيا لكاتي قواست نويا مثلا كوتو به ما يخو للروايات كتاب في غمر صلى الله عليه وسلم فرمي أنا زاني زكاة لسليمة حرامة أما علمت أننا لا تحل لنا الصدقة زكاة بو إما ناشي لبر أوي ناشي چونك پیغمبر صلى الله عليه وسلم أجر زكاتي وربقر دايا دعاي خلق أيانود أما لبر خاطر زكاة وصرفتر باس پیغمبر آياتي كردو ما علي پیغمبر بو نازانم چيو أمانة بو أوي زكاة وصرفتر خلق بوا بس چونك لسر خوي حرام بو يتر كسا وقسينا أكل حتى عندي لبياو چاكانيش لزانايانيش أميان كردوا عندي لزانايان پاري زكاتيان ورنا كردو وحلالا قلتو مستحق بي بون من ما مسا سعيدي نورسي پاري زكاتي ورنا كردو پاري صدقي ورنا كردو بلان هديه ان ورقدو پیغمبر صلى الله عليه وسلم هديه ورقدتوا بس زكاه سرفتري ورنا قرتو جاء انسان تابوي بكري محتاج نبي بتايبت ما مسا عيني حتى بكري دور بيت لو موضوعه باشتره ما قال يتزور بيويستي اخر حديث شمان يرايلي كردني فرمودي جماعه صتودا فرمودي جماعه صتودا يرى لكردني في غمر صلى الله عليه وسلم فرز لسر مسلمانان عن أبي هريرة رضي الله عنه عن النبي صلى الله عليه وسلم قال دعوني ما تركتكم إنما أهلك من كان قبلكم كثرة سؤالهم واختلافهم على أنبيائهم فإذا نهيتكم عن شيء فاجتنبوه وإذا أمرتكم بشيء فأتوا منه ما استطعتم أخرجه البخاري جمارة حوت زارو دوسطو هشتاو هشتو مسلم جمارة هزارو سيسطو سيوحو في غمر صلى الله عليه وسلم فرمي دیارە هەندێک مسلمانان زۆر پرسیاریانە کرد زۆر کەثرەتی السؤال يعني زۆر پرسیاریانە کرد
لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەموو جارێک پرسیاریان کرد لەو زمانە لەو کاتە پرسیارکردن باش نەبوو لەو کاتە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی وازم لێ بێنن ئەوەی کە حەیە خوا کردێتی فەرزی کردەوە حرامی کردە لەسەرتان هەر لەمەیە زۆر ئەم لاولا مەکەن یعنی زۆر پرسیار مەکەن ئەوانەی پێش ئێوە قەومەکانی پێش ئێوە لە بەنی ئیسرائیل بۆیە تیاچوون چونکە کەثرەتی سوئالیان هەبوو زۆر پرسیاریان نەکرد زۆر اختلافیان لەسەر پێغەمبەرەکان نەکرد جا پرسیار زۆر بکەی خوایش فەرزی زیاتر لەسەرت فەرزەکە بەقەرەکەی بەنی ئیسرائیل خوای تعالی فەرمووی اذبحوا بەقەرە بەڵام ئەوانتیان بەقەرەکە چۆن بێ فەرمووی با زەرد بێ فەرموویان ئاخر ئاوس بێ ئاوس نەبێ فەرمووی مازان بە ئیتر وا قورسیان کردو لەسەر خۆیان لە هەموو بەنی ئیسرائیل یەک مانگاما لەخۆ لە ئەوەڵەوە ئەگەر هەر مانگایەکیان سەر ببرایە اعتیادی بوو هەر مانگایەک بەڵام لە ئەخیرە وا قورسیان کردەوە سەیریان کرد بەس پیرێژنێک ئەو مانگایە هەیە هەر نەبوو هەر ئەو پیرێژنە ئەو مانگایی بوو ئەو پیرێژنەش زانی ئەمان ناچارن کوشتار ڕۆدا لە نێوانیانە بۆیە وتی واللهی بە قەدەری سەنگەکەی 400 کیلۆ ئەبێت 400 کیلۆ ئاڵتنم بنێ ئەو جای دڵپێتە دەستەکەی خۆش بێ کەمی وتۆ هێشتا خۆزگایە دووقات و سێقاتی بووتە ئەم خەڵکە خۆی دین لەسەر خۆی قورسەکە خوای تعالی دینی قورس نەکردووە بەو شێوە بەڵام هەندێک لە مسلمانان زیادە ڕەویان نەکرد بۆیە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی زیادە ڕەوی مەکەن پرسیار زۆر مەکەن هەرچی ئەمرم پێتان کرد بیکەن هەرچیش قەدەغەم لێتان کرد دوور بگرن لێ ئیتر پرسیار زۆر مەکەن چونکە پرسیار زۆرکردن دینەکەتان لەسەر قورسەکاتەوە ربنا تقبل منا إنك أنت السميع العليم وتب علينا إنك أنت التواب الرحيم يا ربي رجو أما كمان لي قبول بكي يا ربي نيجو طاعته الدعاء والذكر صلوات من لي قبول بكي يا ربي خويا الرحم بمردوكان من كي شفينا خوش كان من يا إله العالمين يا ربي احتياجها مو محتاجيك جيبك يا إلهي آمين آمين سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين